بەڵام ئەمە سنتەرێک بوو کا بۆ نەخۆشیە درێژخانەکانی وەکو شەکرێ بەڵام ئێمە ئەگەر بینە سەر ئەو بابەتەی کە تایبەتە با کەرتی تەندروستی بە تایبەتی لە کەرتی تەندروستی شاباستی ئەو سنتەرە بکەین کە سنتەری شێرپەنجێ لە هەرێمی کوردستان کە گەورەترین سنتەری شێرپەنجێ نەکار لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراق کە دەتوانێت نەخۆشانی شێرپەنجە بە تیشک چارەسەر بکات. جا ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2021ەوە سنتەری ئاواتی تایبەت بە چارەسەری نەخۆشی شێرپەنجەی کردوتەوە. دەمانەوێت بزانین ئەم سنتەرە چۆن توانیوێتی خزمەت بە ئەو نەخۆشانە بکات کە توشبووی نەخۆشی شێرپەنجەن و ئایا تەنیا ئەم سنتەرە لە خزمەتی هەوڵاتیانی هەرێمی کوردستانە یاخود لە خوارو ناوەڕاستی عراقیش بە هەمان شێوە سەردانی ئەم سنتەراکەن تێچۆکان بە شێوەیەەکە هەموو ئەمانە لەگەڵ دکتۆر ئەحمەد سامی بەڕێوەبەری سنتەری ئاوات بۆ چارەسەری شێرپەنجە گفتوگۆی لەبارەوەکەین. بەخێر هاتی دکتۆر. سپاس بۆ جەنابەت. دکتۆر پێش هەموو شتێ با بزانین ئامار و داتاکان چیمان پێ ئەڵێن تایبەت بە شێرپەنجە. شێرپەنجە لە چاو ساڵانی دیکە زیادی کردووە یاخود ئەگەر زیادی کردو لە بەرامبەر ئەوەشدا چارەسەر هەیە و بەم شێوە لەم سنتەرانە چارەسەر ئەکرێن. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. بەنسبەت ڕێژەی توشبوانی شێرپەنجە بەراورد بە ساڵێک یان 2 ساڵ لەمەوبەر زیادی کردووە. بەڵام بەپێی قسەی جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان کە ئاماژەی پێکرد تا ئێستا هەرێمی کوردستان لەژێر ئاستی ستاندەرە بەنسبەی توشبوانی شێرپەنجە و بەنسبەت سنتەری ئاوات بۆ چارەسەر بە تیشک ئێمە بەپێی ئەو داتایی لەبەردەستمانە بۆ نمونە لە ساڵی ئەم ساڵ 2024 کە تا ئەمڕۆ بۆ نمونە نزیکەی 1775 نەخۆش چارەسەر کراون لە سنتەری ئاوات. چارەسەری تیشکیان وەرگرتووە. زۆر باشە. دکتۆر بێگومان هەر نەشتەرگەریەکی ئەوانی کە شێرپەنجیان هەیە بۆ نمونە بەسیترین شت شێرپەنجەی مەمک لە چاو بگرین بۆ هەر نەخۆشێک ڕەنگە 2 میلیۆن هەتا 4 میلیۆنی تێبچێت و ئەگەر بیشێوێت جلسەیەک بکات بۆ وەرگرتنی کیمیاوی لە 700 دلارەوە هەتاوەکو 1000 دلارە و ئەگەر بشێوێت تیش وەربگرێت بێگومان لە 3000 دلار کەمتر نییە. ئەمانە ئەم بڕە پارە خەیاڵیانە بۆ هەندێک کەس کە کەم دەرامەتە زۆر پارەیەکی خەیاڵیە. لە سنتەری ئاوات چی کراوە بۆ کەسانێک کە کەم دەرامەتن ئایا ئەو بڕە پارەیە ئەدەن لەوە کەمترە دەن هیچ نادەن چۆن ئەمە؟ بە دڵخۆشیەوە و بە شانازیەوە سنتەری ئاوات بۆ چارەسەر بە تیشک تا ئێستا کە نەخۆش دێتە لای ئێمە چارەسەر بە تیشک وەرەگرێ هەمووی بە خۆراییە. هیچ بڕەپارەیەک ناداتن بۆ چارەسەر. نەخۆش لەو ڕۆژەی کە دێتن لای ئێمە ناوی دەنووسێت ناوی ڕجستەر دەکات دوای ئەوە دێت بۆ عیلاج هەمووی بێ بەرامبەرە. کاتە ئەو دەرمانانی کە بڵێن بۆ نەخۆشی شێرپەنجێ مەسەرەن دەرمانی بایۆلۆجی هێرستین پێویستە ئەم دەرمانانەش هەر بە خۆڕاییە؟ بڵێ لە نەخۆشخانەکانی بۆ نمونە نەخۆشخانەی نانەکەلی نەخۆشخانەی ڕزگاری ئەو دەرمانانە ئەوەی جەنابەت باست کرد هەمووی بێ بەرامبەرە نەخۆشوەری دەکرێت. زۆر چاکە. دکتۆر سنتەری ئاوات چەند شفتێکی هەیە؟ 2 شفتی هەیە بەڵام سێهەم شفتی ئەویان بڕەپارەیەک وەرەگیرێت. ئەو بڕەپارەیە بۆچی وەرەگیرێت لە کێ وەرەگیرێت و بۆچی لە شفتی سێهەم پارە وەرەگیرێت؟ بنسبەت دەوامی سنتەری ئاوات بە 3 شەب دەوام دەکرێتن لە 8 دقەی بەیانیەوە تا نزیکەی سەعات 10 شەو 3 شەفت دەوام دەکرێتن و بەنسبەت شەفتی بەیانیان و شەفتی دوای نێوڕۆیان ئەمەیان هەمووی بێ بەرامبەرە. نەخۆش بۆ نمونە پێشەوەی عملیاتە دوای ئەوە کە عملیاتەکەی کردووە پێشەوەی دەست بە چارەسەری کیمیایی وەربگرێتن نەخۆش ناوی دەنووسێت دوای ئەوە دەست بە کە موعدی هات سڕێ هات دەست بە چارەسەر دەکات. بەنسبەت ئەو شفتی سێم کە ئێمە پێ دەڵێن سمی پرایڤەت کە بڕەپارەیەکی ڕەمزی لە نەخۆش وەرەگیرێت ئەمیش بۆ ئەو نەخۆشانەیە بۆ نمونە کە توانیان هەیە چارەسەر وەربگرن بە تیشک بە پارە بڕەپارەیەکی ڕەمزی وەرەگیرێت لە نەخۆش ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتانی دەرەوە بۆ نمونە تورکیا عەمان یان ئەوروپا ئەمە فەرقەکەی زۆر جیاوازە. بۆ نمونە کۆرسێکی شێرپەنجەی مەمک کە پێویستی بە 15 جەلسەی هەیە ئەگەر لە تورکیا عیلاج بکرێتن نزیکەی 7000 دلار تەکلیفە دەکاتن. ئەوە
إضافة إلى أوي نخوش أبي لأوتيل بمنيته ومرافقين رجاليتن يتر هموي مصرفه وهم دروي ولاته دور أبي لمالي خوي لشويني خوي أمانة بس لا إما كتسعر سر ورقتن أما براباري شي كم ددا براباري شي رمزي داتن تا إلاج ور بقريتن زۆر باش دکتۆر ئەگەر بڵین سنتەری ئاوا دۆک لە سەرەتا ئاماژەم پێکرد گەورەترین سنتەرە لە هەرێمی کوردستان و مبالەغەش نییە ئەگەر بڵین لە هەموو عراقیش گەورەترین سنتەری چارەسەری شێرپەنجەیە بەتیش دەمێ بزانم لە دوای ئەوەی کە شەڕی با بڵین داعش ڕوویدا و لە دوای ئەوە خەڵکی مووسڵ کە گەڕاونەتەوە بەهۆی ئەو کاریگەریانی ئەو چەکانی کە بەکار هاتوو خەڵکێکی زۆر تووشی شێرپەنجە لە مووسڵ ئەبێت و بە هەمان شێوە لە بەسڕاش خەڵکی ناوچەکانی عراق زیاتر مووسڵ بەسڕا ئەمانە چۆن ئەتوانن سەردانی سنتەری ئاوات بکەن و سوودمەند ئەبن بە هەمان شێوە خوار و ناڕاستی عراقیش نەخۆشەکانیان هەر سەردانی هەم سەرەکە لە سنتەری ئاوات کراوەیە بۆ هەموو خەڵکی هەولێر و محافەزەکانی هەرێمی کوردستان و هەروەها هەموو محافەزەکانی عێراق ئێمە بەپێی ئەو داتایی و لەبەردەستمان ئەبوو نمونە داتای 2023 کە 5446 نەخۆش ناوی تۆمار کراوە سەر بە محافەزەی هەولێر 130 نەخۆشەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان سەردانی سنتەری ئاواتیان کردووە بۆ چارەسەر بە تیشک بۆ نمونە محافەزەکانی مووسڵ بە دەرەجەیەک دوای ئەمە دێنەوە بۆ پارێزگاکانی بەغدا و جنوب هاتوون چارەسەر وەربگرن هەمویان وەک ئێمە هەموو نەخۆشەکان لە هەر شوێنێکی دنیا بێ بە یەک چاوسەریەکەی درستە دکتۆر من وەکو کۆتابرسیار و زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە ئەو چارەسەریانەی کە بەکاردێت جۆری تیشکەکان هەموو ئەو جۆرانن کە لە هەموو وڵاتانی پێشکەوتوی جیهانە هەن ستانداردن بەپێی ئامێرەکان ئێمە پێشکەوتوترین ئامێری پزیشکی بۆ چارەسەر بە تیشک لە شاری هەولێر لە سنتەری ئاوات بەکارئێنین و ئێمە چەند تەکنیکیش هەیە بۆ نمونە تەکنیکی SRS SBRT ئەمە تایبەتە بۆ هەندێک حاڵەتی شێرپەنجە کە پێشکەوتوترینە لە هەموو عێراق زۆر سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر ئەحمەد سامی بەڕێوەبەری سنتەری ئاوات بۆ چارەسەری شێرپەنجە لەگەڵمان زۆر سپاس